بەسەرھاتێکی چەند جارێ باسمان کردووە بۆ یادخستنەوەیە زۆر کاریگەری لەسەر من دەکا بەخوا. برادەری هات بۆ لام گەنجێک بوو تازە پێگەیشت بێتاقەت بوو. وتم بۆچی بێتاقەتی براکەم؟ وتی خێزانم چەند ڕۆژێکە مردووە. ڕۆژی چوارشەمە بوو تازە زەواجمان کردبوو، ژن مێنا بوو، ئەو تازە شووی کردبوو. دڵمان زۆر خۆش بوو، گەنج بووین، تازە پێگەین. ڕۆشتین بۆ قەبرستان بە یەکەوە لەگەڵ خێزانمدا. ڕۆژی چوارشەمە بوو. وتم ئەم دوعایە بخوێنە کە پێغەمبەری خوا خوێنایەتی صلی الله علیه وسلم، چونکە ئەو دوعای خوێناوە، دوعای خێری بۆ مردووکرا، فاتحای نەخوێناوە، چونکە فاتحا لە دینە نییە بۆ مردوو بە هیچ جۆرێ، فاتحا بۆ ناو نوێژە. ئەڵێ وتم بڵێ وئینا ئینشاء الله بیکم لەلاحقون، ئێمەش ئەگەین بە ئێوە ئینشاء الله. وتی خێزانم وتی ئینشاءالله جارێ ئێمە نامرین، تازە زەواجمان کردەوە، گەنجین و دڵمان بە دنیا خۆشە، ئینشاءالله جارێ ئێمە نامرین. ئەڵێ سوێن بەخوا چوارشەمە بوو، ڕۆژی جومعە خێزانم ناو قەبرا بوو. بەخوای گەورە ڕۆژی جومعە لە ناو قەبردا بوو خێزانم. ئێمەش ماڵ ئاوایی لەم دنیاە دەکەین، ئازیزان و خۆشەویستانمان بەجێ دەهێڵین. بەخوا زۆر جار فریای خوا حافیزیش ناکەوین، لە کوتوپڕا ئەمرین و تەواو نەوەسیەت فریاکەوین. ئەمڕۆ وەسیەت کە، ئەمڕۆ حەق و مافی خەڵکی بگەڕێنەوە، چونکە لەوانەیە لە پڕێکا جڵدەی لێتدا، لە پڕێکا بوەستێ دەڵێت کۆتایی بە ژیانت بێ، فریای خوا حافیزی ناکەوی، مەجالت پێ نادێت. خوا دو سێ دەقە مەجالم پێ بدەن، هەنێ وەسیەتم ێ با جێبەجێ کەم، هەنێ کەسێ با خوا حافیزی لێ بکەم. ئەوە نییە، دەگمەن شتی وا ڕووەدا، لە پڕێکا کۆتایی بە ژیانت دێ و ئەم دنیاە بێنرخە بەجێ دەهێڵیت.